بینەرانی بەڕێزم کاتەوە هەموو کاتێکتان شاد و کامەران لە بەغدای پایتەختی عێراقەوە لەگەڵتین بۆ ئەنجامدانی کۆمەڵێک دیدار و هافەیبین لەگەڵ هەندێک لە سەرکردە و سیاست مەدارانی عێراق تا بزانین هەڵبژاردننی ئەم جارەی عێراق چۆن لێ بێ و دوای هەڵبژاردننی عێراق بەرەو کوێ دەڕۆن. بۆ سەرەتایی ئەم دیداری ئەم جارە هافەیبینی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز بەها ئەلعارەجی جێگری سەرۆک وەزیرانی پێشووتری عێراق و ئێستاش بەرپژێری سەربەخۆ بۆ پەرلەمانی عێراق. بەڕێز بەها بەخێر بێن، زۆر سپاس بۆ ئەم چانسەکە داوتانە بە ئێمە بۆ ئەوەی ئەم دیدارەتان لەگەڵدا بکەین بۆ تەلەڤیزیۆنی کوردستان 24. بەخێر بێن بۆ بەغداد، شاری خۆتان و برامان و خۆشحاڵین باتنتان. زۆر بەخێر بێن. بەڕێز بەها، تۆ کەسێکی ڕاشکاوی لە وەڵامەکانت، دەمەوێت پرسیاری کەسی بکەم جیاوازی ئەم حکوومەتە و ئەو حکوومەتەی تۆ تایدا جێگری سەرۆکوەزیران بوویت لەبارەی چارەسەرکردنی کێشەکانی نێوان بەغدا و هەرێم. سەرەتا دەبێت ڕەچاوی سەردەم بکەین. دۆخی حکوومەتەکەی عەبادی دۆخێکی ئەمنی هەبوو بەهۆی داعشەوە، بەڵام ئەم حکوومەتە لە چارەسەرکردنی بەشێکی زۆری کێشەکان سەرکەوتوو بوو، بەتایبەت لەبارەی کێشەکانی نێوان ناوەند و هەرێم، چونکە سەرۆکوەزیرانی ئێستا کەسێکی بێلایەنە، مەبەستی سیاسی لە پشتەوە نەبوو. بەڵام ئەمە بە مانایەوە نییە کە برایان لە هەرێم بەرپرسیار نەبوو بن، ئەوانیش پێشەلکاری دەستور و یاسایان کرد. بەڵام هەرچۆنێک بێت ئێمە براین دەبێت کێشەکان چارەسەر بکەین. بۆیە ئەو ناکۆکیانەی لەگەڵ حکوومەتەکانی پێشوو هەبوون نەوەک تەنیا حکوومەتەکەی عەبادی خەریکە بەرەو چارەسەر دەچن. هەرچەندە هەندێک لایانی سیاسی ڕەخنیان هەیە، بەڵام حکوومەتی ئێستا توانی هەندێک کێشە بەتایبەت لەبارەی موچەی فەرمانبەران چارەسەر بکات. فەرمانبەری هەولێر و بەسڕە فەرمانبەری عێراقین. دەبینین ئەمڕۆ کرانەوەیکی عەرەبی و جیهانی هەیە لە حکوومەتەکانی پێشوو عێراق ڕۆڵی پۆستەچی لە نێوان وڵاتان دەبینی، بە تایبەت ئەمریکا و ئێران یان ئێران و سعودیەکان. ئێستا عێراق بۆتە سەرپەرشتیار و قسەی بۆ چارەسەری کێشەکان هەیە. بۆیە دەستخۆشی لە بەڕێز کازمی دەکەین بۆ ئەم هەنگاوانە بۆ نوێکردنەوەی پەیوەندیەکان چ لە بواری ناوخۆی یان لە بواری ناوچەکە و جیهان بێت. باشە بەڕێز بەها، با بینە سەر باسە گرنگەکە کە هەڵبژاردنەکانە لە دەیدا دەکرێت بەڕای ئێوە وەک سیاسیەک کە وەک سیاسیەکی سەربەخۆ خۆتان کاندید کردووە، گۆڕانکاری لە عێراق دێتە دی یان نا و بۆچی؟ گۆڕانکاری دەبێت، بەڵام گۆڕانکاری گەورە نا، دەستپێکی گۆڕانکاریە. هۆکارەکەشی ئەوەیە ئەگەر بەشداری فراوان هەبێت لە هەڵبژاردن، گۆڕانکاری گەورەتر ڕوو دەدات. بەڵام بەشداری خەڵک کەم بێت، گۆڕانکاری کەمیش ڕوو دەدات. یەکەم ژمارەیەکی زۆری کاندیدی سەربەخۆ دەردەچن و دەبنە ئەندامی پەرلەمان. ئەمە ڕای تایبەتی خۆمە. نزیکەی 30 بۆ 40 پەرلەمانتاری ڕاستەقینەی سەربەخۆ وەک پێش چاوپێکەوەنەکەش باسمان کرد. دوای ماوەیەک لە پێکێنانی ئەنجومەنی نوێنەران زۆرێک لە حیزب و فراکسیۆنەکان لاواز دەبن و هەڵدەوەشێنەوە. نمونەشم با بەڕێز مالیکی هێنایەوە کە 400 بۆ 500 هزار دەنگی هێنا. بەمەش ئەو 30 یان 25 پەرلەمانتاری بە دەنگی ئەو سەرکەوتن. دەبوونە سێبەری مالیکی بە شێوەیەکی کەسی پابەندی ئەو دەبوون، چونکە ئەوان دەنگی ئەو سەرکەوت بوون. ئەمڕۆ ئەگەر ئەو 30 کەسە بە دەنگی خۆیان سەرکەون، ئەوە لە ئەیان بۆ کەس نابێت، ڕای جیاواز لە بڕیارەکان دەبێت. سەرنجام زۆرێک لەو حزبانە لە بەریەک هەڵدەوەشێنەوە و گۆڕەکانی ڕاستەقینە ڕوو دەدات. ئەو بابەتە گرنگەی کە ئێمە خۆمانی لێ نادەین، پرسیارەکەی بەڕێزت لەبارەی دەی دەباش بوو، بەڵام بیر لە دوای دە ناکەینەوە. وادەکە نزیکە و هەڵبژاردن دەکرێت، بەڵام ئایا خاوێن دەبێت؟
ئایا ئەنجامەکان بەدڵی بەشێک لەلایەنەکان دەبن بەتایبەت کاوانی گروپی چەکداریان هەیە ئەگەر بەدڵیان نەبێت چی دەکەن ئایا فراکسیۆنێکی شیعەت دێت و تاکە کەسێک بە سەرۆکایەتی حکومەت کاندی دەکات یان کاندیدی زۆر دەبن ئایا تا ئێستا هۆکاری نێودەوڵەتی کاریگەری بەسەر پێکێنانی حکومەتەوە دەبێت یان بڕیارێکی تەواوی عێراقی دەبێت هەموو ئەم پرسیارانە دەبێت بە وردی بیری لێ بکەینەوە بەڵام بەڕای من قۆناغی دوای هەڵبژاردن زۆر سەختتر دەبێت لەوەی ئێستا تێدای ململانەکان بۆ بەرژەوەندیەکان نابن بەڵکو بۆمانەوە دەبن باشە بەڕێز بەها ئێوە باستان لە دووشت کرد یەکەم مەسلەی ساختەکاری ئایا دەکرێت و دووهەمیان مەسلەی ئایا فراکسیۆنە شیعەکان ئەنجامەکان هەر چۆنێک بێ قبول دەکەن یەکەم هەموو هەڵبژارنێک لە جیهان سەختەکاری تێدا دەبێت بەڵام من هەندێک زانیاریم هەیە کە بەشێکم لە پرۆسی سیاسی کۆمسیۆنی هەڵبژارنەکان سەر بەخۆیە هەروەها نەتۆگرتووەکان یۆنامیش ڕۆڵی گەورە دەجێڕێت کە حەزبەکان تووشی شۆک دەکات بڕیاری زۆر هەن بە شێوەیەک لە شێوەکان هەڵبژاردن پاک و بێگەر دەبێت لەم دوو ڕۆژی ڕابردوو کۆمسیۆنی هەڵبژارنەکان بڕیاری دا بردننی مۆبایل بۆ دەنگدان قەدەخە بکات ئەمە بەمانای چییە؟ ئەمڕۆ زۆرێک لە حیزب و کاندیداکان دەنگدەرانیان کڕیوە نیوەی پارە دەدەن بە هاوڵاتیان و دوای دەنگدانیش نیوەکەی تری دەدەن ئەمڕۆ ئەم ڕێکارە ڕاگیراوە بەڕاستی ئەمە مای دەستخۆشیە بۆ کۆمسیۆنی هەڵبژارنەکان لەوانێ ڕێکاری دیکە ئەمنیش بگیرێتە بەر هەروەها لە ڕووی ڕێخستنی بنکەکانی دەنگدانیش ڕێکاری دیکە دەبێت ئەم بابەتە لە نێوان کۆمسیۆن و یۆنامی دوور لە حیزبەکان گفتوگوی لەبارەوە کراوە ڕاستەن دامانی ئێستایی کۆمسیۆن ئەزمموی باشیان نییە بەڵام دادوەرن و سەربەخۆ و بێلایەنن بە جۆری دەستور و یاسا مامەڵە لەگەڵ هەڵبژاردن دەکەن نەوەک سیاسیانە وەک چۆن لە کۆمسیۆنەکانی دیکەدا ئەمە هەبوو باشە بەڕێز بەها بە پرسیارێکی تر بکەم سەرۆک بارزانی دەڵێت پرەنسیپی هاوبەشی لە عێراق نەماوە بۆ ئەم پرەنسیپە نەماوە ناڵێم بەشداری دەڵێم هاوبەشی بۆچی نەماوە چێ هۆکار بووە کاک مەسعود کەسایەتێکی عێراقی نیشتیمانی کوردیە شانی ڕێزە ڕۆڵێکی گرنگی لە کۆتاییان بە زۆرێک لە ناکۆچی و کێشەکان لە عێراق بینی هەمووشمان لە بیرمانە حکومەتی 2010 لە هەولێر پێکات بەشێکی زۆری لە دانوستانەکان لەو کاتەدا لێ بوون منیش بەشێک بووم لەو دانوستانانە ئەو لە مافەکانی کورد و حزبەکەی خۆش بوو لە پێناو پێکێنانی حکوومەت کاتێک کاک مەسعود دەڵێت هاوبەشی لە عێراق نەماوە باوەتای نەمانی متمانە دێت لەوانەیە ئەوەمە نەڵێت بەڵام من وای لێک دەدەمەوە نەمانی ئەو متمانەیە لە ئەنجامی چەند هەڵس و کەوتێک دروست بووە بەشێکیان لەلایەن حکوومەت یان فراکسیۆنەکانی پێکێنەری حکوومەت و بەشێکی دیکەیان ڕاشکانە پێت بڵێم هەرێم بەرپرسیار بووە بەرپرسانی هەرێم پێغەمبەر نین بەڵام ئێمە عێراقیانە مامەڵەمان نەکرد ئەمەش بەهۆی گوتاری نەتەوەیە بوو کە پێویست بوو نەمێنێت هەروەها هۆکاری دەرەکیشە بوو ئەمڕۆ ئێران کاریگەری بە سەر ژمارەیەک فراکسیۆنی شیعەوە هەیە کاریگەری بەسەر حەزبەکەی کاک مەسعودەوە دەبێت بۆیە ئەمە ڕوون و ئاشکرایە هەمومان تژی لانی کەم کاتی ڕێفراندۆم بووین بەڵام ئەمە داواکاریی کورد بوو ئەنجامەکەی بە هەر شێوەیەک بێت نابێت ببێتە هۆکاری دژمنایەتی کورد و عەرەب کە ئەمە ئەوە بۆ هەندێک کاریان لەسەر کرد دۆسی ئەمنیش کە جێکی مشتومڕی نێوان
حکومەتی ناوەندی کە منیش بەشێک بووم لێی لەگەڵ هەرێم هەبوو بەڵام کاتێک بیانیەکیان وڵاتێکی دراوسێ دەستێوەردان دەکات ئەمە متمانە ناهێڵێت هەمووان لەو بڕواایەدا بوون هاوپەیمانەتێک لە نێوان فراکسیۆنە شیعەکان و کوردەیە بەڵام وەک بینیمان هاوپەیمانەتێکی لەرزۆک بوو ڕاستەقینە نەبوو هەردوو لاش بەرپرسیارن لم يكن تحالفا حقيقيا هسه من المقصر الاثنين مقصرين طيب كيف زۆر باشە چۆن ئەم متمانەیە لە نێوان پێکاتەکان بەگشتی لە نێوان پێکاتەکانی عێراق دروستکەینەوە با بە ڕاشکاوانە قسە بکەین هەر یەکێک لێمە ئەوانەی بەغدا و هەرێم دەمێنینەوە جا هەڵبژاردن کودەتا یان شۆڕش هەبێت بۆیە دەبێت بە دوای پرەنسیپە هاوبەشەکانی نێوان هەردوو گەلی کورد و عەرەبەوە بین و بۆ بنیاتنانەوەی متمانە ئێمە لە یەک نیشتیمان لە یەک عێراق دەژین گرنگ نییە کاک مەسعود کاک نێسیروان یان کاک مەسرور بڵێن ئێمە عێراقین و عێراقمان بەلاوە گرنگە بەڵکو هەست بە هاوڵاتیانی خۆی لە هەولێر و سلێمانی بکات لە دڵەوە بڵێت عێراقین هەستکردن بە هاو نیشتیمانی باوەتای ئینتیما بۆ یەک نیشتیمان بە کورد و عەرەبەوە ئەمە ئێستا بوونی نییە ئێستا لەوانەیە سیاسێکیان کاک مەسعود بڵێت ئێمە بڕوامان بەمانە هەیە بەڵام کورد یان زۆربەی عێراقیەکان بڕوان بەمە هەیە من پێ دەڵێم نا بۆیە دەڵێم ئەگەر ئێمە عێراقین ئێمەش سەرکردەیە وڵاتین دەبێت کار بکەین بۆ ڕاستکردنەوەی ئەم هەڵانە و کار بکەین بۆ دۆزینەوەی یەکگرتووی نیشتیمانی ئێمە دەڕۆین پیر دەبین لە هەڵبژاردن دەردەچین ئەمە ڕاستیەکەیە گەرنتیمانەوەی کوردستان عێراق و گەلی عێراقە هێزی گەلی عێراقیش مانەوەی هەرێمی کوردستانە دەبێت لەمەدا ڕۆڵی گەورە بژێڕین باشە بەڕێز بەها بەشێک لە فراکسیۆن و سیاسیەکانی عێراق دەڵێن بە ڕاشکاوی دەڵێن ئەعلانیەکەن دەبێت دەستور هەموار بکرێتەوە بۆ هەموار بکرێتەوە لە کاتێکا دەستوری عێراق بە یەکێک لە دەستورە باشەکان لە ناوچەکەدا دەرێن نەک تەنها عێراق لە سیستمی دیموکراتی تا هەرێکێک ڕوانی جیاوازی هەیە بەڵام بە بڕای من ئەوانەیەم داوا دەکەن زانیاریانیە و لە دەستور تێناگەن چونکە دەستور ڕوونە و من بڕاردەری لیژنەی نووسینەوەی دەستور بوو هەموارکردنەوەی دەستور پێویستی بە هەمان ڕێکار هەیە کە دەنگی لەسەر درراوە ئەمەش باوەتای سێ پارێزگا لە پارێزگاکانی عێراق ڕەتی نەکەنەوە ئەمەش باواتای ئەوەی ئەگەر هەرێمی کوردستان ڕەتی بکاتەوە ناتوانرێت هەموار بکرێتەوە هەروەها بە هەمان شێوە ئەگەر پارێزگا سونەکان یان پارێزگاکانی ناسڕیە و نەجەف و ئەوانی دیکە ڕەتیان کردەوە هەموار ناکرێتەوە تەناندا گەرەمەگە داواکاری کورد یان سونەش بێت بۆیە وەک پێم گوتی دەبێت یەکگرتووی نیشتیمانی بنیات بنینەوە ئەمە لەلایەک لەلایەکی دیکەوە بەخوا برا دەستوری عێراقی باشترین دەستورە لە ناوچەکە بەڵام کێشەکە لە جێبەجێکردنی بەرگەکانیدا ئێمە این دەستور پێشێل دەکەین لە ماوەی 2-3 ساڵی ڕابردوودا 300 جار دەستورمان پێشێل کردووە جا لە پێکەنانی حکوومەتەکان بێت یان لە بواری دەست بەکاربوونی ئەنجومەن و وادەی هەڵبژارنەکانەوە بێت لە دەستوردا 55 مادە هەیە کە پێویستیان بە دەرچواندنی یاسا هەیە یاسای گرنگ هەیە تا ئێستا دەرنەکراوە یاسای نەوتوغاز دەرنەچووە بنچینەی کێشەکەمان لەگەڵ هەرێم بابەتی نەوتوغازە جا ئەگەر ئەم یاسای دەربکرێت واتای هەڵدانەوەی پەڕەی ئەم کێشەیە هەرێم سنوورەکەی دەزانێت هەروەک چۆن ئێمەش ماف و پابەندیەکانمان دەزانین ئەمەیە دوو دادگای فیدراڵی ماوەی 2 ساڵ پەخراب عێراق بەم هەموو کێشەوە دادگای فیدراڵی نەبێت ئەمڕۆ سەرۆکایەتیەکان ڕۆڵی سەرەکیان هەبووە بە تایبەت بەڕێز فائق زێدان لە بارەی بەگەڕخستنەوەی دادگای فیدراڵی بۆیە دەبێت یاسایی وا دەرکەین کە ئەم بۆشایانەی هەنپڕ بکرێنەوە بۆ ئەوەی کوردیان عەرەب بۆ خۆی نەیقۆزێتەوە دەستور و یاسا پەیوەندیەکان ڕێک بخاتەوە ئەگەر دەستور بە شێوەیەکی ڕاست تەفسیر بکەین نەوەک سیاسیانە لە ڕێگەی دادگای فیدراڵی و دادوەری ڕاستەقینەی دادگاوە ڕێز لە بڕیاریەکانیان بگرین
ئاوا لە بەردەم دەستورێکی ڕێزەگیراودا دەبین محترم هەروەها لە پەیوەندی باشی نێوان هەرێم و سەرجەم پارێزگاکاندا دەبین مع الإقليم وأقول المحافظات. ئۆکەی بەڕێز بەها بەشێک لە سیاسیەکان و فراکسیۆنە گەورەکان لە ئێستاوە واتە بەرنە هەڵبژاردن دەڵێن هێندە کورسی بەدەست دێنین و سەرۆگۆزیران پشکی ئەوان دەبێت ئایا هیچ دوای هەڵبژاردن بەریەکەوتنێک لە نێوان ئەو فراکسیۆنانە دروست دەبێت ئەنجامەکانی هەڵبژاردن قبول دەکەن بەڕای بن ئەنجامەکانی هەڵبژاردن بۆ زەر کەس جێی سەرسوڕمان دەبن لەو بڕوایەدام ژماری کورسی فراکسیۆنەکان کەم دەبنەوە هەندێکیشیان کورسێک دوو کورسیان کەم دەبێت هەندێکی دیکان لەوانەیە دە کورسیش لەدەست بدەن ئەگەر باس لە ڕەوتی سەدر دەکەیت کە برایە من ئەمە ڕای منە کە دەڵێن کورسی زۆر بە دەست دێن و سەرۆکایەتی حکومەت وەردەگرن مەبەستیان لە هاندانی زیاتری لانگرانیانە بۆ دەنگدان سەماحەتی سەید بە حکمی ئەزمونم لەگەڵیدا گرنگی بە سەرۆکاتی حکومەت نادات بەلای ئەو ڕەوتی سەدل هەموو شتێک گرنگترە ناوێت بەرپرسیارەتی هەموو شتێک بخاتە ئەستۆی خۆی و قسە بێتە سەر ماڵی سەدری بەڵام لەوانەیە پشتیوانی لە سەرۆگۆزیرانێک بکات هەندێکیش خوازیاری وەرگرتنی پۆستەکەیە وەک مالێکی و برایانی فەتح و کاندیدیانەیە با بیر لە گەورەترین فراکسیۆن بکەینەوە بزانی چێ دەبێت کە ئەو سەرۆگۆزیران دیاری دەکات دە بیریشت نەچێت دەبێت چاوەڕێی بڕیاری دادگای فیدراڵی بکەین و پێویستە جێبەجێ بکرێت مەرجنیە فراکسیۆنێک سەرکەوتوو بێت بەڵکو لەوانەیە دوای هەڵبژاردن هاوپەیمانێتی پێک بێت پێشتر هاوپەیمانی شیعە هەبوو لاانێم جارە هاوپەیمانێکی شیعە سونە و کوورد دەبێت و ببێتە گەورەترین هاوپەیمانی بەرپرسیارەکەوەی ئایا فراکسیۆنەکان لە ئەنجامەکان ڕازی دەبن سەرەتا ڕازی نابن و ئاڕەشەش دەبێت ئەوەش گرنگە بەڵام بە دڵنیەوە سەمام ئەمان و مەرجعیەت و گەلی عێراق هەیە هناك صمامات أمان گوشار دەکەن و حکومەت پێک دێت هناك الشعب العراقي سوف يضغط بهذا الشيء ليكون أمام حكومة کێشەکە لەکوێدایە بەڕای من لە زۆری کاندیدانی سەرۆکایەتی وەزیراندایە لەوانەیە ژمارەم گاتە حوت و زیاتر ئەمەش لەوانەیە زوو لەسەر کەسێک ڕێک نەکەوین دوجار چانسی مانەوەی کازمی بکەوێتەوە بە ئەمانەتیشەوە بڵێم کەسێکی شایستەیە بەڵام هیواداریم بەرنامەی خۆی هەبێت چونکە حکومەتی هەڵبژاردن دەبێت ئێستا بوارەکانی خزمەتگوزاری و کێشە لە ناو حکومەتەکەدا هەیە بۆیە بەڕای من دەبێت بەرنامەی ڕێکوپێکی 4 ساڵی هەبێت و سەرنج بگاتە سەرجەم بوارەکان و لەلایەن فراکسیۆنەکانەوە پشتیوانی بکرێت على قطاع وبالتالي يدعم من الكتل الأخرى إن شاء الله. طيب أستاذ بهاء سؤال شخصي بەڕێز بەها پرسیارێکی کەسی لێ بکەم مافی تۆ و هەر کەسێکە کە خواستی هەبێت تۆ وتت کە چل کەسی سربەخۆ لەم هەڵبژاردنە سەردەکەون و هیچ پەیوەندیان بە حیزبە سیاسیەکانەوە نابێت تۆش ئێستا کاندیدی سربەخۆی ئایا نیازت هەیە فراکسیۆنێک لەو چل کەسە پێک بێنیت و خۆت سەرۆکایەتی بکەیت بە دڵنیاییەوە من دەمەوێت ببنە ئەندامی ئەنجومەنی نوێنەران و کار بکەم ئێستا من لە حەزب ڕزگارم بووە چکە حەزب ئیرادەت کۆت و بەند دەکات ئەو خۆزگەیم هەیە بەڵام وەک دەزانیت هەر کاندیدێک لە پارێزگایەکەوە دێت پابەندە بە کللتور و پرەنسیپەکانی خۆیەوە بەڵام ئەمە لە سەرەتا بەدینات چونکە شکست دێنین من نامەوێت فراکسیۆنی ژمارە بەڵکو جۆری هەبێت کاریگەری بەسەر واقعی عێراقەوە هەبێت لەوانەیە دوای ساڵ یەکەم ئەزمونێک لە نێوانمان هەبێت بزانرێت چێ لە ئامانج و دۆخ و ئەوەی دەتەوێت نزیکە ئەمە لەوانەیە بکرێت و من بیری لێ دەکەمەوە باشە بەڕێز بەها بەڕای تۆ وەک کەسێکی سیاسی شارەزا و کاندیدی سربەخۆ بۆ هەڵبژاردنەکان بەڕای تۆ کام جۆری فەرمانڕەوایی بۆ عێراق باشترینە چونکە ژمارەیەکی زۆری سیاسی هەن زۆریان داوای گەڕانەوە بۆ فەرمانڕەوایەتی ناوەندی دەکەن لە بری
پەرلەمانی بەڕای تۆ باشترین جۆری حکم بۆ عێراق چییە؟ أفضل نظام هو النظام باشترین سیستم پەرلەمانیە ئەمە باشترینە بۆ عێراق پێکاتی تایفی و نەتەوەی هەمە جۆری تێدایە قومي صحيح في مشاكل بۆیە لەوانەیە با عارەجی بگەڕێتەوە بۆ نەتەوە و تایفەکەی و ئەوانی دیکە پشتگوێ بخات با عارەجی پێغەمبەر نییە العرج منبي بەڵام ئەنجومەنی نوێنەران هەبێت لێپرسینەوە لە سەرۆک وەزیری ئەم کات کێشەکە لە سیستم نییە مشكلتنا ليس بەڵکو کێشەی ئێمە لە دامەزراوەکانی نێو سیستمەکەدایە الموجودة في النظام ئایا ئەنجومەنی نوێنەران کاری ڕاستەقینەی خۆی دەکات العمل الحقيقي نەخێر چونکە لە فراکسیۆنی جیاجا پێکاتوە با ئارەزوی خۆی مامەڵە لەگەڵ سەرۆک وەزیران دەکات بە پێی بەرژەوندیەکانی حسب مصالحها لەو لاوە دژ و لە لای دیکەوە پشتیوانی دەکات مجلس کێشەکە ئەنجومەنە بە سیاسی کراوە دەبێت ئەنجومەنێک بێت ئەگەر چی لە حزبە سیاسەکانیش پێکاتوە نشكل حكومة بەڵام دەبێت أنا قلت لك نیشتیمانیانە کاربا هەروەک چۆن بدستور لما سیستمەکە پەرلەمانی بێت کێشەمان لە جێبەجێکردنی مادەکانی دەستورە لذلك كثير بۆیە زۆربەی فراکسیۆنە سیاسەکان لە ساڵانی ڕابردوو بیریان لە کاندیدی لاواز دەکردەوە بۆ ئەوەی پابەندبوونیان بە سەرکردەی فراکسیۆنەکان و حزبەکانەوە بمێنێتەوە هەروە بیریان لە وەزیرانی لاواز دەکردەوە بۆ ئەوەی پیانەوە پابەند بن بۆیە ئێمە بووین دامەزراوەکانمان تێکدا و لە گرنگیمان کەم کردەوە کۆ ئەمڕۆ کاندیدێکی شیعە لەلایەن کورد و سنەوە یان سنەیەک لەلایەن شیعەوە قبول دەکرێت بۆیە لە ڕاستیدا کێشەکە ئاڵۆزە نابێت دەست بە دروشمەکانەوە بگرین دەبێت لەگەڵ واقع ڕێ بکەین بەڵام لامان کاتام کێشانە چارەسەر بکەین کە عێراقیان لە ماوەی 18 ساڵی ڕابردوودا دواخست أستاذ بهاء سؤال أخير بەڕێز بەها دوا پرسیار بەڕای تۆ باشتر نییە بۆ عێراق سێ فیدراالیت هەبێت بۆ شیعە و سوننا و هەروەها فیدراالەتی بۆ کورد کە هەمانە هەر وەکو سویسرا بۆ نمونە هذا ما احنا بدينا بلقاء بداية اللقاء نا نەخێر ئێمە لە سەرەتایی چاپێکەوتان گوتمان با هەوڵ بۆ یەکگرتووی نیشتیمانی بدەین ئەم فیدراالیانە بۆی عێراق نابێت باسی سویسران بۆ مەکە 100 ساڵە لە پێش وڵاتەکەمانەوەی با باسی واقعی خۆمان بکەین ئێستاوا لە بەسڕ دوو هۆز شەڕەکەن طالب بين عشائر وبين كذا على الحدث ئێوەش لە کەرکووک دەبینن کە شەڕی هۆزەکان ڕوودەدات احنا عراقيين بۆیە باسی نمونی وڵاتانم بۆ مەهێنەوە من دەڵێم ئێمە عراقین دەتوانین مافەکانی هەرێمی کوردستان و پارێزگاکان بدەین من جۆری دەستور بڕین بەڵام ماف هەیە و ئەرشیش هەیە بە دەستور و یاسا نەوەک بە سۆز و هەستکار بکەین ئەم یاسایی تو منیش حکم دەکات بەڵام بەڕێز بەها ببوورە دەستور هەڵاوێردی بۆ دەکرێت مشکلەکە لەوێدا من پێ دەڵێم کێشە لە جێبەجێکردندا وەرن با لەسەر خاڵە گەنگۆسیارەکان ڕێ بکەین و بەرزی بکەینەوە بۆ دادگای فیدراالی بۆی ڕوونکردنەوەی کێکلاکەرەوەمان پێ بدات بۆ سەرجەم کێشەکان یاسای نەوت و خاز دەربکەین و کۆتایی بە گرفتی ناوچە کێشە لە سەرەکان بێنین کە لە دەستوردا هاتوو خشتێک بۆ جێبەجێکردنی داڕابوو بۆیە کێشە لە دەستوردا نییە دەستور چارەسەری بۆ هەموو شتێک داناوە بەڵام ڕێکەوتنمان جێبەجێ نەکردووە من هیوادارم بیر لە جیابوونەوە لە عێراق نەکەنەوە لەگەڵ ڕێزم ئێوە بێ عێراق هیچ نین ئێمەش بەبێ کوردستان زۆر لاواز دەبین ونحن بدون كردستان سوف نضعف كثيرا الأستاذ بهاء بەڕێز بە عەرەجی جێگری سەرۆکوەزیرانی پێشووتری عێراق و کاندیدی سربەخۆ بۆ هەڵبژاردننی عێراق زۆر سپاس بۆ پێدانی ئەم دەرفەتە. شكرا جزيلا على إتاحة هذه الفرصة وعلى هذا اللقاء شكرا جزيلا لكم بەخێر بێن خۆشحاڵ بوو. بەڕێزان بەم جۆرە یەکەم دیدارمان لەگەڵ بەڕێز بەها عەرەجی جێگری سەرۆکی وەزیرانی پێشووتری عێراق و ئێستاش بربژێری شێربەخۆ بۆ پەرلەمانی عێراق بۆ هەڵوژاردنەکانی عێراق لە بەغداوە لەگەڵتان بووین تا دیدارێکی تر و تا هەڤەی بینێکی نوێ شاد و بەختەوەربن.